بەڵە چیا سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی نارتی دیارە ماوەی زیاتر لە 2 کاتژمێرە دیداری بزوتنەوەی گۆڕان سەبارەت بە پرسی سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و لە ئێستاشدا دیدارەکە بەردەوامی هەیە. من بۆ گرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ناوڕۆکی دیدارەکەەوە ئەو ناونیشانی دیدارەکە قسە لەگەڵ بەڵێن ئیسماعیل ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەکەم. کاک بەڵێن سڵاوت دەبێ پێمان بڵێ ئەم ناونیشانە بۆ لەم کاتەیە. دیارە مەسەلەی پرسی سەروەری یاسا یەکێکە لەو پرسە گرنگانی کە ئێستا لە هەرێمی کوردستان مناقەشەی زۆری لەگرێ نەکرد. ئێستا هەر لە هەموو ماوەکانی ڕابردووە بە درێژایی حکومڕانی هەرێمی کوردستان یەکێک لەو تۆرە گرنگانەی کە لە نێوان ئەحزابە سیاسیەکانە، لە نێوان سوڵتاتەکانە، لە نێوان حکوومەت و پەرلەمانە، لە نێوان حکوومەت و قەزاوانە بازەکرێ مەسەلەی سەروەرنەبوونی یاسا کە یەکێک لە کۆڵە ئەساسیەکانی حکومڕانیەکی ڕەشیدە. بزوتنەوەی گۆڕان دیدی ڕوونە بۆ ئەم مەسەلەیە. پێمان وایە کە دەسەڵاتی دادوەری و سەروەری یاسایی چەکە لە پایهەرە گرنگەکان بۆ ئەو حکومڕانی کە پێوترێن حکومڕانی چاک، پێوترێن حکومڕانی باش، کە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە. ئەمە ناوڕۆکی دیدارەکەش وەکۆی خۆتان متابعەتان کردووە، هەر ینی دید و هەڵوێستەکانی بزوتنەوەی گۆڕانیا هەنگاوەکانی بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەوەی ئەم پرسە زیاتر مناقەشەی لەسەر بکرێ، زیاتر دەردەشە بکرێەوە، بتوانین هەنگاو و ڕاستپاردەی باش دیاری بکەن بۆ ئەوەی کە لە بینی هێزە سیاسیەکانە لە نێوان دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستانە ئەم پرسا ببێتە پرسێکی جدی بۆ ئەوەی کە لە بتوانین لە هەرێمی کوردستان پرسی سەروەری یاسا لە قسەوە بگۆڕین بۆ کردار. وەک لایەن ئۆپۆزیسیۆنەکان و چەندین ئەندام پەرلەمان لە هەرێمی کوردستان ئاماژە بەوادن کە لە خاڵە سنووریەکان ناشەفافیت، نەعەدالەتێکی زۆر هەیە، دزی و گەندەڵی زۆر لە خاڵە سنووریەکان ئاکرێت. وەکو ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان قسەتان چییە؟ هەڵوێستان چی بووە تا لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سەردانی هەموو دەواازە سنووریەکانمان کردووە، لە برایم خەلیلەوە بۆ حاجی ئۆمەران، بۆ باشماغ، بۆ پەروێزخان و بە ینی خاڵە سنووریە لاوچەکانی وەکو پشتە و سەحێڵا و سمێڵ و ئەوانەشەوە. ئەوەی کە لە خاڵە سنووریەکانە گوزەرێ هیچ گومانێکی تیانە لەوەی کە قاچاقچێتی هەیە، هیچ گومانی تیانە لەوەی کە بە هەدەردان هەیە، گەندەڵی هەیە. ئەوەی کە ئێمە لە لیژنەی دارایی دەستنیشانمان کردو پرسەکە دوو بەشە. بەشێکی پەیوەندی بە قانونەوە هەیە، یعنی پەیوەندی بەو عەقدانەوە بەو گرێبەستانەوە هەیە کە لە نێوان حکوومەت و کۆمپانیاکان کراوە. لەمەدا نادادیەکی زۆر هەیە، بەشێکی زۆری داهاتی ئەو خاڵە سنووریانە بۆ کۆمپانیاکانە ڕەکە کۆمپانیاکان بێگومان حیزب و شەخص و کاربەدەست و مەسئول و مناڵە مەسئول و ئەوانەی لە پشتەوەیە ئەوە وەکو دیوە قانونیەکەی و ڕاستپاردەمان بۆ داناوە کە پێویستەکە حکوومەت هەرێمی کوردستان بۆ گرێبەستانە بچێتەوە بۆی زۆرترین داهات بۆ حکوومەت بێ و کەمترین داهات بچێت بۆ کۆمپانیاکەەوە. بەشێک لەو کۆمپانیانە هەر بۆڵ هەڵبوەشێنێتەوە لەبەرەوەی حکوومەت خۆی توانێت ئەو کارانە بکات. بەشەکەی تری پەیوەندی بە قاچاقچێتیەوە کە لە دەرەوەی گومرگەکانی ئێمە، ینی خاڵە سنووریەکانی ئێمە بەکارەهێنرێ، بەڵام ئەمە پەیوەندی بە دەواازەکە و بە کاربەدەستای دەواازەکەەوە نیە. هێزە ئەمنیەکانن، ئەو گروپە ئەمنی و سیاسیانن کە دەستڕۆشتون باڵا دەستن گەورەترن لە حکوومەت، بەهێزترن لە حکوومەت، بەردەوامیان هەیە لەو قاچاقچێتیە. هەموو هەوڵەکان ئەوەیە، هەم لە مناقەشاتی دەستەی سەرۆکایەتیەکان، هەم لە ناو پەرلەمان، لە کۆبوونەوە ئەحزابەکانە هەمومان بێگومان هەدەفمانەکە ئەو پرسە سەبارەت بە پرسی نەوت لە ئێستادا نرخی نەوت تا ڕۆژێکی باش بەرز بووەتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لەمە بەدوا بە و نرخە بەرزە موچەی فەرمانبەران بەبێ لێ بڕیندا بەش بکەوە. پرسیارێکی تریش هیچ زانیاریەک هەیە سەبارەت بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ئامادەکاری کراوەتە؟ بەڵێ، دیارە کەرتی نەوتیش بۆ خۆ دەزانێت کە ئێمە چەندین جار باسمان کردووە. یەکێکە لەو کەرتانێکە گەندەڵی و ناشەفافێتێکی زۆری تێدایە. ساڵی پار لە کۆتایی مانگی سەی ساڵی 2020 حکوومەت کۆمەڵێک بڕیاری دەرکردوێکە لە بڕیارەکان پێداچنەوەی بە عقودەکانی نەوت بۆی بە شێوازێکی شەفافتر هاوڵاتی لە هەرێمی کوردستان بزانێت داهاتی نەوت چەندە، چۆنەوە، چەندی بۆ خەرجێڕا و چەندی وەکو داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە کە ئێستا بەداخەوە بەشێکی زۆری بۆ خەرجێڕا، بەشێکی کەمی وەکو داهات ئەچێتەوە وەزارەتی دارایی. یەکێک لەو هەنگاوە باشانەی کەندراوە بۆ پڕۆژە یاسای بودجە وەکوی کە جەنابەت پرسیارت کرد. پڕۆژە یاسای بودجە لە کۆتاییایە، ئەنجومەنی وەزیران ماوە پەسەندی بکە بۆی ڕوانەی پەرلەمان بکرێت بۆ مناقەشە و پەسەندکردنی. یەکێک لەو ڕێکارە باشانە ئەوەیە کە داهات و خەرجیەکانی کردینەوە لە وەزارەتی سامانە سروشتەکان وەرەگیرێ و ئەخرێتە ناو پڕۆژە یاسای بودجە. بەمە ئەتوانین هەنگاوێک بچینە پێشەوە بۆ ئەوەی کە بەرچاومان ڕوون بێت لە مەسەلەی شەفافێت لە داهاتی نەوتە ئەو داهاتە ئەو پرسیارە چۆن وەڵام بینەوە کە بۆ مەسەلەن جاروە نرخی نەوتیش بەرزە بێتەوە، بەڵام لەبەروی خەرجیەکانی زۆرترە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە کاتی خۆی وەکو پێویست موچە دابەش بکە.
زۆر سپاس بۆ بەڵێن ئیسماعیل ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بەڵە چیاگەڕێمەوە لای تۆ سپاس بۆ خستنە ڕووی تەواوی زانیاریەکان.